سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشەویستان من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشڕەوان هاتمەوە خزمەتتان بۆ خزمەتکردن بە خانمێکی دیکە. ئەمڕۆ میوانەکەم زۆر تایبەتە. ئەمڕۆ ژنێک میوانداری کردوم کە خەڵکی کوێی ئازیزە، ژنێک پڕاوپڕ لە خزمەت و خەمخۆری و دڵسۆزی، خانمێک کە هەمیشە کار و چالاکیەکانی سەلمێنەری بەرزی و جوانی لە هەمان کاتیش کارەموو بە ئەزمون و لێهاتوو لە بواری پەروەردە و بەڕێوەبردندا لە سەیر هەموو ئەمانەشدا بە کەسی یەکەمی ساڵ دەرچووە لە شاری کۆیا کاری پەروەردە و بەڕێوەبردن لە هەمان کاتا کاری سیاسی ئەم سیانەی پێکەوە گرێدا و لە هەمان کاتیشا سەرکەوتوو بووە لە هەرسێ کارەکەدا. ئەمڕۆ دەیدوێنین ئەمڕۆ میوانی پرۆگرامەکەمە ئەویش مامۆستا ئاشتی ڕەفیق بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کۆیا. سڵاوت لێ بێم کاتت باش مامۆستا. سپاس بۆ ئامادەبوون و زۆر زۆر خۆشحاڵ بووم. سپاس منیش زۆر خۆشحاڵم ئەوڕۆ هەر لە شارە شیرینەکەی کەرکووکم و بە تایبەتی ژەو بەرنامە ڕەنجینەی جەنابەت کە هەروەک خۆش ڕەنجینە. سپاس دەکەم من سپاس تو دەکەم کە ئەو ژنانە بەسەر دەکەیەوە کە کارامەنە لە ئیش و کارەکانیاندا بەڕاستی جێگەی دەستخۆشیە لەبەرەوەی ڕاستیمە لە سەردەمێکدا دەژین ئەوڕۆ کەم کەسانێک کەنە ئاوا دڵسۆز کە بتوانن توانای خەڵکی کە بە دەربخەن. من سپاسی تو دەکەم لە کەرکووک دڵخۆشم. سپاس هەمیشە دڵخۆش بووی. تەواان ئەمڕۆ گەورەمان کرد کاتی بۆ شاری کەرکووک ڕووناکردەوە. عەزیزی منم بە ئێوە ڕووناکە. سپاس زۆر سپاس مامۆستاگیان. پێشەوەی دەستکەین بە پرۆگرامەکە و گفتوگۆکان بە تایبەتی سیڤیەکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە پێکەوە بینەریە بین و دواترە گەڕێنەوە. فەرموون با پێکەوە بینەری ئەم سیڤیە بین. لە ساڵی 1990 بۆ 1991 کۆلێژی ئاداب بەشی زمانی عەرەبی تەواو کردووە. وەک مامۆستا پۆلی شەشی ئەدەبی و زانستی لە 3 خوێندنگا وتووەتەوە. لە ساڵی 1997 بۆتە یاریدەدەر لە خوێندنگەی زانست. لە ساڵی 2010 بۆتە بەڕێوەبەر لە خوێندنگەی هامۆن لە قوتابخانە سەرەتایەکەی ڕەوانشاد سەرۆک مامجەلال. لە 25 یانزەی ساڵی 2010 هۆڵێکی ئەرشیفی بۆ سەرۆک مامجەلال دروست کرد. لە ساڵی 2016 بووە بەڕێوەبەری خوێندنگەیەکی نوێ کە لە سەردەستی خۆی دامەزرا بە ناوی خوێندنگەی گەشتیاری بنەڕەتی. دواتر لە ساڵی 2019 لەبەر لێهاتووی لە کاری کارگێڕیدا کرایە بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکان و تاوەکو ئێستاش بەردەوامە. لە ئێستادا لە چوارچێوەی کار و چالاکی و خزمەتەکانیدا بۆ چەندین پلەی باڵاتر هەڵبژێردراوە. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان گەڕاینەوە لاتان کاتیەوە هاتووە کە گفتوگۆکان بەردەوام بکەین لەگەڵ مامۆستا ئاشتیە بۆی کە پرسیاری لێ بکەین کە ئایا ئەم ئەزمونە ئەم لێهاتووی چۆن پێیا کرد لە کاری پەروەردە و بەڕێوەبردن و لە هەمان کاتا کاری سیاسیش. مامۆستا دووبارە سڵاو لێبێ. ئەمەوێ سەرتا لەوە دەست پێ بکەم کە چۆن کارامەیت لە بواری پەروەردە و لە هەمان کاتشا لە بواری بەڕێوەبردنە پەیدا کرد. بەڕاستی دوو پەروەردە زۆر ئەساسە بۆ بیناکردنی مرۆڤێکی سەرکەوتوو. یەکەمان پەروەردەی کە ماڵەوە کەی خۆتە، پەروەردەی دووەمیشیان مەکتەبەکەتە، قوتابخانەکەت. ئەو دوو پەروەردەیە جوانە ئەگەر هەردووچیان بە تەندروستی هێنات کەواتە مرۆڤێکی تەندروستی لێ دروست دەبی، مرۆڤێکی کارامەی لێ دروست دەبی، مرۆڤێک دروست دەبی کە وەفاوە لەو دڵسۆزی هەیە بۆ وڵاتەکەی بۆ گەلەکەی خۆی لە خزمەتکردن دڵسۆز دەبی. هەر کاتێکش کە دڵسۆز بووی بە ئەمانەتەوە بە دەستپاچیەوە نیەتت پاک دەبی لە ئیشکردن کەواتە ئەو هەموو سیفاتە جوانە کارامەیەکی لێ دەردەستی جەنابەت باس. زۆر ڕاستە هەمیشە سەرکەوتوو بی. مامۆستاگیان لە ئێستا بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کۆی لەسەر چی پێوەرێک کە کرای بە بەڕێوەبەر؟ ئەجا هەر ئەو ئەساسیاتانەی کە ئێستا باسم کرد هەر ئەوە وا لێ دەکە کە تۆ هەڵچی بەرەو بەرزتریش بڕۆی. بەڕاستی هەم لە قوتابخانەکەی سەرەتاییم لە قوتابخانەی پتەوە بووم لە هەموو ڕۆیەکەوە هەر لە بینایی ئەو مناڵەیەوە کە دروستی دەکەی لە پەروەردەی ئاینیەوە معلوماتەوە زانیاریەوە ڕەوشتەوە ئەوە ئینسانێکی تەندروستی دروست کردی و خانەوادەکەی خۆشم هەم لە دایک و باوک
باوکم و خوشک و براکانم دایم حەزیان لە خوێندن بوو ینی درچیان بەوەی دەکرد کە خوێندن چرای ژیانە هەموو دەم بازنی زێڕە لە قیمت ناکەوی کەواتە ئەوانە وا لێ دەکە کە بنەمایکی باشدا بنێ ئەو بنەمای باشە وا لێ دەکە خەڵک خۆشی بێ لەبەروی ئینسانی تەندروست کە دروستی دەکەیت هەم خۆی خێر لە خۆی دەبینی لە سای دڵسۆزیت بۆ کارەکەەوە ئەکەکەەوە سەرنجی بەرامبەرەکە ڕاکێشە خۆشەویست بێ لە ئەیتەوان ئەو پەروەردە تەندروستە وا لێ دەکات دڵسۆزیش بی لەبەروی ئەتوو هەر کاتێک کە دەکەوێت ناوکایی کارەوە ناوەندی کارەوە دڵسۆزێک لات دروست دەبی کە ئەو شوێنێک کە ئیشی لێ دەکەی ماڵی دووەمتە ماڵی خۆت ئەو ماڵی یەکەمە ماڵی دووەمت شوێنی کارتە دەبی وەکو شوێنی کاری خۆت خۆشت بوێت هەست بە بەرپرسیارەتی ئینسانی کە مرۆڤ کە جددی دەبی لە ئیشکردنی خۆی عیبەی پێ عیبەیە ینی لەو حالەتی حەزناکە یە خاڵ بێتە سەر کەواتە بە جددی ئیش دەکەی و لە هەمان کاتیشا ئەی تۆ خوایکی گەورە سبینی ئەمومان مردن لەبەر دەمی هەمانەمە بە ئەمانە تۆ دەگەڕێنەوە لای خۆی خۆمان دەبی لەو حالەتەژە تۆ ڕوسپی بێ بە هەم بەرامبەر خی گەورەی خۆ هەم بەرامبەر سەبارەت بە هەموو کارێک هەست بە لێپرسراوەتی بکەیت ئەو کاتەیە و هەر کاتێک ئیش دەکەی دەبی هەست بە لێپرسراوە ئەگەر هاتنم بۆ ئێرە ئەگەر هەستم بە بەرپرسیارەتی نەکردوانە بتوانی بۆ کاتی هەموو لە کاتی خۆی باشە گرنگجی پێ بدەیت چکە ئیشی ئەوڕۆمە خەرز بینەوە کاتێکە تو ئیشی ئەوڕۆ دەخێزبنەوە کەواتە دەکاتە زیاتر پێ ناکرێت وا دەبی بە جددیش ئیشێ بکەی ئەو ئەمانەتە بەڕاستی کورسی ئەمنە هەموو جارێ ئەوە ڕوو لە هەموو کوردستانەوەی کە بەرپرسیارەتی هەیە لە گەورەترین بەرپرسیارەت و تاکو بچووکە بەڕاستی بەرپرسیارەتی کورسی وەری مەگرە ئەگە وەری بەقەت کورسیەکەی ئازا و بوێر و دڵسۆز و بە ئەمانەتەوە نایکەی حەقی بدەیت شەرمە قەت خۆت تووشی ئەو شەرمەزاریە مەکە لە هەمان کاتدا من کورسی دەڵم هەر تەنها بۆ ئیشکردن نییە دەبی داهێنانش لە شوێنی و هەمان کات شوێن پەنجێش دیاربی ئەگە شوێن پەنجە دیار نەبوو کەواتە تو هەر کەسێک بوو تەنها بۆ دانیشتنی سەر کورسەکەاتی دوایش کورسیش بەڕاستی لە خۆ دەرنەچی باشە ینی غرور نەبی چونکە هەر کاتێک کە غرور دەبی هەموو کاتجوانەکانت لە دەست دەدراستا بەڵام هەر کاتێک سادە و خاچی بووی چەند خۆت مرتاحی وجدانت مرتاحە ئەوەندەش خەڵک لەبەرت مرتاح من هەمیشە دەڵێم بڵێن گەورەترین سامانی مرۆڤ سادەیە بۆی هەمیشە هەوڵی بەدەستهێنانی بدا مامۆستا لە هەموو شوێنەکان بە تایبەتی شارەکان ئێمە کێشەی کەم و کورتی خزمەتگوزاریمانەیە پێویستیەکان بەپی پێویست پڕ نەکراونەتەوە تۆکو خانمێک بەردەوام خەمخۆری پەیمانگاکەت بووی وە لە زۆر کار و چالاکی دیکەیە خزمەتت کردەوە بە تایبەتی بەژینگە چۆن توانیتەکەەوە زۆربەی کەم و کورتی و پێویستیەکان پێداویستیەکان پڕ بکەیتەوە ڕەنجی خان ئەمن کۆم زۆر خۆش دەوێت شارەکەی خۆم طبعا خەڵکەکەیشم خۆش دەوێت لە بەروی لە گەروان گەورە بوویمە هەموو ئێش و ئازار و خۆش و ناخۆشیەکەم لە شارەکەی خۆم بووە ئەنجا ئەمان ئەوە ئەو خۆشەویستیەوە لێ دەکە کە ئەتوو ئیشی باش بکەی ینی هەوڵی لۆ بدەیت هیچ پێم عیب نەبوو دەرۆزەم لۆ کردی ینی بەڕاستی دەرۆزەم لۆ کردی واتە دڵسۆزی و لە ڕاددە بەدەرت بۆ شاری کۆی خۆشەویستەکە هەر بەوەشەوە نەوەستم هەر بیدایەتی ئەگەر هەر لە مەکتەبێ دایم حەزم لێ بووە ینی کەسەکی مشاکز نەبووی ما مشاغم نەبوو دایم حەزم لە پاچی و خاوێنی و بەرەو پێشچوونی شارەکەی خۆم بووە ئەوە هەر لە پەروەردەی خۆم بەڵام هەر کاتێک کە مەسئولیتم کەوتە دەستێ بەڕاستی سێ مەکتەبم نۆژەن کردەوە لەسەر ئەرچی خۆمەوە ڕووم لە ینی شارەکەی خۆم کردیە باشایەدن هەر هەمویان لەوەی کە لەسەر ئەرچی خۆم یانێ ڕووم لە حکومەت نەکردبینە ئەوە ئەوم لە بکە لەبەروەی ئەمە لە بە تایبەتی ئێستا کەمە لە تەقەشفێکی دارایی دەژێنێنە تو حکومەت هەمووی لۆ دابین ناکە دەبی ئەوەی کە لەسەر ئەو کورسی کە دادەنیشی عیبەی پێ عیب نەبی بۆ پەیداکردنی نان بۆ مناڵەکانی خۆی لەبەروی مناڵەکانی خۆت خێزانی خۆتە ئەوی دیکەش مناڵی تونە لەوێن دەرێ ئەوە ئەو دوایە دیسان داوایان لێکردم لە خستەخانەی کوێە قاوشەی خستەخانەی شەهید دکتۆر خالدی لەسەر ئەرچی خۆم نۆژانم کردەوە لە یەکی شەشکام ڕۆژی دامەزرانی حیزبەکەی خۆمانەیە چێتی نیشتوانی کوردستان و هەم ڕۆژی دامەزرانی ڕۆژی مناڵانە لەو ڕۆژەی پێشکەشی مناڵانی ئەمە شاری کۆیم کرد دوای ئەوە بەڕاستی زۆر ئیشی دیکەم لە ناو شارەکەی خۆم کرد ئەنجا دوای دەستم بردە دەرەوە ئەو کاتێک کە بەرپرسیارەتیشم وەرگرت برێم کە پلەی مدیری وەرگرت بەڕێوەبەری وەرگرت لە بووم بە بەڕێوەبەری قوتابخانەی هامون لەو قوتابخانەی عەرەبی بوو چکە کۆیە قوتابخانەشی بە زمانی عەرەبی لێیە
لە قوتابخانەکەی جەنابی ڕەوانشاد جەنابی مام جەلالی بوو لەوێش ئەرشیفەی یەکجار بە قووەت هەبوو ئەو ئەرشیفەشم کۆ کردەوە شەو ڕۆژ بیرم لێ دەکردەوە چی لێ بکەم بەڕاستی لێرە سپاسی سدوەفیەی دەکەم کە خەریجی پەیمانگای بەغدایە بەشی دیزاین هات گوتم وەرە چی لێ بکەین لێرە گوتی ئەمن دیزاینەکە لۆ دەکەم با ئەو هۆڵی بە ناوی جەنابی مام جەلالیەوە دواتر دێنە سەر باسکردنی ئەو هۆڵە ئەوە یەک لە ئیشەکانی کەم دوای ئەوە لە ڕۆژی ئاڵای کوردستان ئەومە بەستم لەوەی کەم لە هەر بە پەیمانگاکەمەوە نەوەستم ینی توانیم شتی کۆمەڵێک ڕاستە لە دوایشەوە لە ڕۆژی ئاڵای کوردستانم هەڵبژار خۆت دەزانی بە دەیان بە هەزاران کەس لە پێناوی شەکانەوەی ئەو ئاڵای بەسەربەرزی ڕۆی و گیانی خۆی فیدا کرد ئەو ڕۆژێم هەڵبژار کە لە هۆڵە ئەرشیفەکەی جەنابی مام جەلالی هەم دەستم بردە دەرەوەش ینی خەڵکی دەرەوە شەمەربان کرد ئەوانەی کە پیاوانە مەردانە دڵسۆزانە خزمەتی شارەکەیان کرد ئەوانم هینا تەکریم کرد لەسەر ئەرچی خۆم دەزانی ڕەنجی خانگەیشتا 600 کەسی ئەوە هەرتەنها دیارێکی بچووکێژنە طبعا دایم شتی ینی بە نرخم دەدانێت لۆی لە لای بمینێتەوە هەز بەوەی بکە کە زیاتر دڵسۆز بی لە بۆ شارەکەی خۆی دوای ئەوە ستەیج ڕۆژێک چووماش بەشدار بووم لە شانۆی گوندی بۆگدێ زۆر خۆشە شوێنێکی گەشتیاری خۆشە خەڵکی زۆر یادەوە بزانم زۆر شوێنێکی خۆشە و خەڵکەکی زۆر هونەردۆسیشی هەیە لەوێش کە زانیم ئەو حالی هاتوونە لە بەشیشانە ڕاستی ستەیجەکەم پێشکەشی ئەوانیش کرد دوای ئەوە مەکتەبێک لە وەرم گر بە نوێی کە زانێنەوە هەر ئیشە دەکەم و ناوەستم مەکتەبێک چیاندامێ لە نوێی لە سەردەستی خۆمدا مەزران مەکتەبەکەم بە ناوی گەشتیاری بنەڕەتی نمونەی ئەوش زۆر بەڕاستی نمونەیە لە هەموو شتەکانیەوە ئەوشم لە سەردەستی خۆمدا مەزران دوای ئەوە لەوێش کەم و کوڕی زۆر بوو توانیم تەکلیف لە خەڵکانی شارەکەی خۆم کەم ئەوانەی کە دڵسۆزن ئەویشم بینا کرد بەڕاستی چونکە دوورە شار بوو لە 15 خوێندکاری و گیانمە 86 خوێندکاری ینی 86 خوێندکار لە بناری بە سوڵتانی ئەنی ئەوە زۆرە ئەوە ئەویان ئەودا لەبەر ئەو کارامەیانە لە ئیشکردن و نەوەستانم و بوێری و چاونە ترسیشم ڕاستیم بوێرم لە ئیشکردن خانم بوێر نەبێ ناتوانێت لە کار دوای ئەوە لەبەر ئەو کارامەی سوپاسە حیزبەکەی خۆم دەکەم کە هەڵیان بژاردم و تەکلیفیان لێکردم لە بۆ ئەندام پەرلەمانی عێراق و لە بۆ ئەندام پەرلەمانی کوردستان بەڵام بەخۆش وەڵامی تۆ چی بوو ئەو کاتی زۆرم پێخۆش بوو طبعاً لێرەوە ڕووی دەم دەکەمە هەموو کەسێک بێزارمە بە لە ئیشکردن لەبەروەی هیچ کەسێک فەرشی سووری بۆ ڕانەخراوە گوڵ ڕێژ نییە لە پەشماندووبوونێکی زۆر هەوڵدانێکی زۆر توانی بگەی بەوەی کە ئەتەوێت توانی سەرکەوتوبی لەو ئیشەی کە خۆت ئەتەوێ و مەبەستەکەوە بەدەستی بهێنی بەرنامەکە گەر ئاسایی بێ من وەکو سیاسیش دائم ڕێبازەکەی ڕەوانشاد جەنابی مام جەلالم کردیتە بەڕاستی ڕێگەیەک ڕێبازەکەی خۆمە هەر کاتێک لێمەدەن من ئەوم دێتەوە بەرچاوی کە جەنابی مام جەلا دەرێت نەسرەوتن تا سەرکەوتن ئەجا ئەوە بە قوتم دەگا ینی زیاتر بە قوت دەمەوە بەرامبەری دەنا ئێمە لە زمانێکدا دەژین بەداخەوە خەریکە ببێتە کولتورێک لە ناو ئەحزابەکان بەس لە لێدان ینی کەسی شیاو دڵسۆز لی دەدرێ بە هەموو قۆ لی دەدرێ بەڵام وتەکانی غاندی وتەکانی مەلای گەورە لە کۆیە ئەوانە زۆر تەشجیعم دەکەن ودا زۆر لێ سپاسی ئەو خەڵکە دڵسۆزی شاری کوێ دەکەم کە دایم کە دەزانم لێمە درێ ئەوان تەشجیعم دەکەن دەرێن ئەوە زیاتر ئەتو گەورەتر دەکات بەڕاستی ئەوانە کارامەت دەکەن ینی دەتکەنە کەسێک بەڕاستی باقوەتی ببێتە قەڵغانێک بۆت کە هیچ شتێک نەتوانە بتڕوخێنێ ژنێکی کاریزما دروست دەبی کاریزمای لە شوێنی خۆت ئەزانین چیشە ئەوەندەم لێدان و دیتن و ئیشکردن و هاتمەوە مەیدانێ ئێستا لە زۆر بواری کە ئاسێ دەبی لە یاریدەدەرەکانم یان لە خەڵکی دیکەکەت ڕوم لێ دەنێن دەرێنەمە ئەومانەیە سەبارەت بۆ قسەی تۆ من ئەمێ ئەوە بڵم بە خانمان لێرەوە هەر خانمێکی سەرکەوتو کاتێک بە تابەتی و خانمانێک لە پشتی پەردەن لە ماڵەکانی خۆیانەوە هەندێکیان ڕێیان لێ ئەگیری هەندێکیان خۆیان نانەوێ لە ترسی دابوو نەریتی دەقبەست و یاخود ژەنگرت و ناتوانن هەوڵ بۆ ئامانجەکانیان بدەن کاتێک کە سەیری خانمێکی سەرکەوتووەکەن لە شاشەیەکەوە لە هەر بوارێکا دەرەچێ ئەمە مانای ئەوە نییە کە کۆمەڵێک نەهامەتی تێنەپەڕان بێ یاخود کۆمەڵێک بەربەس نەهات بێتە ڕێی بێگومان و خانمانێکەوە سەرکەوتون کۆمەڵێک تان و تەشەری کۆمەڵگەیان تێپەڕانەوە کۆمەڵێک کەسی خراپیان وەلا ناوە هەرچی ئەو قسانەی کەوا ڕێگر بووە لە ئامانجەکانیان
وەلایەن ناو بەردەوام هەوڵاندا بۆ سەرکەوتنی خۆیان جامە بەسم کاوە باسکەم مامۆستا هەر کەسێک لە ئێمە هەر خانمێک بە تایبەتی چونکە خانم لە کۆمەڵگەی لە بەرەوەی کۆمەڵگەیەکی پیاسەلارین بە ئاسانی ناگا بەو شتێک کە ئەوێ کۆمەڵێک ناڕەحەتی و بربەستی ئەپەڕێنێ پاشان ئەگات بۆی کە ئەوێت بێگومانەوێت هەمیشە خۆراگەر بن خاوەن متمانەیەکی زۆر بن لە خودی خۆتان و لە ناخی خۆتانە تا بۆ درێژەدا مەقسەکانی تۆ مامۆستا تۆ بەهۆی کار و چالاکیەکانتەوە زۆر لێ هاتووی و چەندین خانمی دیکەشۆک و تۆ لێ هاتوومانەیە لە هەموو بوارەکانی دیکەیە پێزانین بە کار و چالاکیەکانی ژنان بەگشتی لە هەر بوارێکا بێ تا چەند پێویستە یەک نمونەی بەسیتت دەمێ بۆ هەمووان هەر کاتێک ئیشێک دەکەی لە ماڵەوە کە دێنەوە پێدەنە دەست خۆش بی چەند خۆشەوە پێزانینە بەڕاستی سزا و پاداش زۆر مهمە ئەگەر لە هەموو کارێک سزا و پاداش هەبوو تۆ بینای ئەو کەسەی دەکەی با بە قەلەمێکی بەسیت بێ بەسەریکەوە ینی ئەو زۆر جوانە بە تایبەتی بۆ ژنان ئەتو پشقەیمی دروست دەکەی هەر لێرەوە تکام لە بۆ دایک و باوکانەیە ئەوەندە سەرقاڵی مۆبایلەکانیان نەبن ئەوەندەی کە سەرقاڵی پەروەردەی مناڵەکانیان بن چونکە هەر مناڵێک باوکەی سەرکەوتوی لە پشتە دایکەی سەرکەوتوی لە پشت ڕاستەکەواتە هەمومان مناڵ خێزان هۆکارە بۆ دەستگرتنی ئەو کەسێک هەر زۆر چیایەکە قەلغانێکە دەیپارێزی لە هەموو شتێک و حتا تەمەنی نوێی بنەڕەتی دەبی ئەتو ئەو مناڵێ دەستت بە پشتیەوە بی کە برتە وەکوها ئەی بەسەر پشتگیریەکی جوان لە دوای ئەو خۆی بە تەندروستی دێتە خوارە ئەجەکەواتە ماڵ و قوتابخانە بنەڕەتی و سەرەتاییەکە بەڕاستی پێگەی گەورەی پێگەیاندنی مناڵی تەندروستە کە دەبتە کادیرێکی تەندروست بێت ڕاستە مامۆستا دروستکردنی گەلەری گرافیک چۆن سەری هەڵدا ڕەنجێنخانەگەرم چوومە ئەو پەیمانگەیە بەڕاستی بەداخەوە من بە شانازی و باسیەوە ناکەم بەڵام کەلاوە بوو بە معنای کەلیمە کەلاوە بوو چۆن بیرت لێ کردەکە کە منیان بردە وێندەرێ بەڕاستی هەمووی دەترسان وایان دەزانی پێم ڕاز نابتەوە چکە زۆر گەورەیە هەر لە جیال لە کوردستان لە هەموو پەیمانگاکانی هونەری کوردستان کۆیە هەموو بەشەکانی ئیشێ دەکەن یعنی هەر لە بەشی مۆزیک بەشی شێوەکار ناو شێوەکار هەر چوار بەشی ئیشێ دەکەن هەر لە گرافیک لە ڕەسم لە نەحت لە سێرامیک ئەجا مۆسیقاش باشە خەڵکی کوێش زۆر هونەردۆستە زۆر حەزی بە هونەرە خەڵکی کوێش زۆر بە ڕەخنەگریشن ڕەخنەگریەکەیان ئەمن دایدەنێم لە ١٨ لە دڵسۆزیانە بۆ ڕوخێنەری تۆ نییە بەڵام لەوانێ شێوازی دەربڕینی جیابی بۆیە بە سەدان پەیج لە کۆیە هەیە زێدە لە هەموو کوردستان هیچ شوێنێک بەقەت کۆیە کە قەزایەکە ئەوەندەی پەیج نییە لە بەسیترین شتی ڕەخنە لێ دەگرن لە بەسیترین شتیش دەستخۆشی لێ دەکەن ئەجا ئەوە جوانە من پێم ناخۆش نییە کە هەیە بەڵام ئەوەندەی کە ئەمن لەوێ بووم طبعاً داراییشی سفر بوو هەڵسام چی بکەم بەس ئەمن ئەو باگراوندە جوانەم هەبوو کە چاندی بووم لە شارەکەی خۆم دەمتوانی سبەینە ڕوو لە ڕەنجی خانی بڵێم ڕەنجی خاوەرە هاوکارم بە بۆ چاکردنی بە شیشانە بۆ چاکردنی پارکەکە و باخچەکە و حوشەکەی کە هەیەی بەڕاستی سپاسی هەموو دائیرەکانی کوێ دەکەم بە تایبەتی شارەوانی کارەبا و پاپە گروپ ئەوانە زۆر هاوکارم بوون لە بیناکردنەوەی ئەو پەیمانگایە بیرم کردەوە چی لێ بکەم پێشینەکەی زۆر کەم بوو و زۆریش گەورە بوو و ئەوەی کە لە مێشکم بوو بیرم لەوەی کردەوە کە بەڕاستی تەکلیف لە خەڵکە دڵسۆزەکەی شارەکەی خۆم بکەم هەر لە حیزبەکەم و سپاسی دەکەم هەتاکو بەڕێوەبەرایەتەکەم حتا بەسیترین کەس کە لە شارەکەم ئەوەی تەکلیفم لێ دەکردیان بۆ دەزانێت و چەند دڵسۆزی ئەتو لەگەر عەمەل و کرێکار و وەسای لەناو ئەو حەوشە ئیشە دەکەی ئەمە بە چ چاوەڕۆکی هاوکاری نەکەی بەڕاستی بینام کردەوە لێرەوە زۆر بە سەربەرزانە و بە زمانێکی پاراو لە بەروێ پەیمانگایان نەمابوو هیچ لە سەرپای خۆی نەمابوو 3 ساڵ بوو بە شیشانە و هەر هیچی لە بۆ نەدەهات بەڵام ئەمن توانیم شۆڕشەی فکری بکەم لەوێ شۆڕشەی ڕۆشنبیری بکەم شۆڕشەی هونەری بکەم کە لەوە ئەوە بنەمایەک بی لە بۆ وەزارەتی پەروەردەش جێی لەمە بی کە هیچ کاتێک تەخەسوس بنەما نییە بۆ سەرکەوتنی ئەو کەسە نەخێر لێ هاتووی ممارەسەی
درای چونکە ئەمن هەموو خولەکانی پەروەردەم هێنێ بوو هەر لە بریتش کانسڵەوە لە ستێپ بای ستێپەوە لە شیاندنەوە ئێستا هاتیینە سەر قسەکەی من دەرێ هەر کەسێک هەر کاتێک دەبێ ببتە بەڕێوبەر هەموو خولەکانی پەروەردەی دیتبێ چونکە یەک لە جوانەکانی ئەو خولەی کە پەروەردەی کە دیتم دەرێ دەبی مدیر بەڕێوبەر برین مەخزانەکەی پاکتر بی کۆگاکەی پاکتر بی لە ژووری ئیدارێ جەبزانە چەند جوانە ئەوە وای لێ کردم کە ئەودا لەو شۆڕشە هوەری کە کردم ئەنجا بە سیستەمی پەروەردەشمان ینی ئەودا چاکسازیشمان تێدا کرد ینی بەڕاستی ئێستا هەموو پوختەی ڕاژەی هەموو مامۆستایەکان لە ناو یەک میمۆریە ئەگەر ئێستا پەیمانگاکەم سلێم دەتوانم بەیانی درستی کەم ینی ئەو جوانی ئیشکردنە لە هەمان کات ڕەنجی خان لە بۆ من کارەی نوێژ بوو چونکە خۆم هوەری نەبووم بەڵام توانیم داهێنانش لە هوەرەکەی ئەجا یەک لەو داهێنانە ئەو گەلەری کە جەنابەت باست کرد بەڕاستی ئێمە پارکە شوێنی کافتریا بۆ کردبوویانە گەلەری پیسێکی ئەکجار زۆر لە ناو پەیمانگاکەی هەبوو من لەوەی برێ مناڵەکانم کە دەکاتە خوێندکارەکانم لەو پیسەی نەجاتیاندا ڕزگاریان کەم چکە ڤایرۆسی کۆرۆناش پیا ببوو هەستان گوتم بابە بە هەر سێ سەرۆک بەشەکانم بان کرد چی لە ئەو گەلەریانە بکەین ئەم پێم خۆشە مادەم چونکە لە باخچەکان و سەردانیمان دەکەن هەتاکو ناو جامعە بێ لە خەڵکی جیاجیاش مادەم سەردانیمان دەکەن هەر یەکێ ئەگەر هەر بەشەی لە شوێنی خۆی و گەلەریەکی سابت بکاتەوە زۆر پێم باشە وەڵا هەمویان زۆر زۆریان پێخۆش بوون هەر لە ئێستا چوار گەلەریم کردەوە جا بینە لە تەقەشوفەکی داراییەوە لەو بینا تەحتی سفریەوە لەو کاولەیەوە ئەتبینەوە سەر ئەو پای خۆی و زۆر بە سەربەرزیشەوە ئێستا دەیرم طبعا لەو سێ چوار ڕۆژەیە لە کۆبوونەوەی بەڕێوەبەراتی گشتی خۆم بووم سپاسی ماڵسا محەممەدی دەکەم لێرەشەوە پیرۆزبای لە دەکەن کە بەڕێوەبەری نوێمانە بەڕێوەبەری گشتی پەیمانگاوی هونەرە جوانەکان و هەموو گشتی پەیمانگاکانە و مامۆستا سامیش کە لێپرسایی ئەو هۆبەی کە هەموو پەیمانگاکانی هونەریە بەخوا زیاتر لە نێو سەعات چارێک مەدحیان کردم و زۆر بە جوانش گوتی سەد ئاشتی 360 پلە پەیمانگاکەی بردیتە سەرەوە جا ئەو جوانە ئەتوو هونەریش نەبی بتوانی شۆڕشی نۆژانکردنەوەی بکەی شۆڕشی فکری بکەی شۆڕشی ڕۆژانبیری بکەی شۆڕشی هونەری بکەی بە سیستەمی بکەی و چاکسازیشی تێدا بکەی ئەجا ڕەنجی خان بابەتە چ کەسی هەبوو ئەو لە بۆ من زۆر ناخۆش بوو نەمدەزانی بەڕاستی چکە لێ دەبی ببێ مدیر بانقش لە هەمان کاتیشە هەر وەکو مدیری تەنها هەر ئیشم هونەریەکە نەبوو لەبەروی وەحدەی ئیداریانە ئەمە ئەرچی پەیمانگای وەرزشی شەرکە پۆستەرە من ئەجا باوەڕ کە ڕۆژێکیان لە خۆم ئێستا سەیرم بەتوانای خۆم دێ بەڵام ئەگەرە تو نیەتت پاک بوو دڵسۆز بووی شارەکەی خۆت خۆشویست خەڵکەکەی خۆت خۆشویست مادام بووی بە ئەندامێکی ئەو حیزبەش حیزبەکەی خۆت بە پاچی خۆشویست و چونکە ئەتو دوو بنەماتەیە کە بنەمای کەسە دەڵێ لە سیاسی سەرکەوتووی لە ئیداری شەر سەرکەوتووی لە پەروەردە شەر سەرکەوت لە خزمەتکردنی ئەوان هەموو یاسا و قانونی خۆیانەیە حیزبەکەشت پەیڕۆ و پرۆگرامی هەیە ئەگەر هەردووچیانە نەبەزان بە جوانی ئادات کردکەوەتە تو سەرکەوت ڕاستە لەوەوە بەڕاستی هەسای بەکردنەوەی گەلەریەکانمان و گەلەری پتەوی جوان بەڕاستی لێر و زۆر زۆر سپاسی مامۆستایەکانم دەکەم مامۆستایانی کۆیا جیان لە هەموو کوردستان طبعاً سپاس و ڕێزمەیە بۆ هەمویان چاویان باز دەکەم بەڵام بەڕاستی پەنجە و شوێن پەنجەی مامۆستایانی کۆیە زۆر زۆر ڕەنجینە چونکە ئەها ئەمن لە بوارێکی کەوتومە لای ئەوان من زۆر هەست بەو فەرقەیە دەکەم لەبەر ئەوە پێم عەیب نەبوو ئەگەر دەروەزەم لە بۆ دەکرد ڕاستە مام سارۆک خۆت باس کرد کاری بەڕێوەبەری و لە هەمان کاتا پەروەردە دواتر کاری سیاسیش چۆن توانیتە هەڵسەنگین لە نێوان ئەم دوو کارە تا ڕابگری ئەمن بەڕاستی جەنابی ڕەوان شادمان جەلالم زۆر زۆر خۆش دێ یعنی چه خۆشی ناوێ زمانە زەنجی بەلای منیشەوە هەز ناکەم مردووە زۆر زۆر پشتی قیم کردیمە زۆر من هەز دەکەم دایم لە پشتمە و ئەو پەروەردە جوانەی کە خۆشم پەروەردەکرام هەم لە قوتابخانە و سپاسی دایک هەم پەروەردەی خێزانی خۆت خودی خۆت هەم ڕێبازەکەی سەر و مام جەلالیش ئەوانە هەمیش کەسایەتیەکم ینی شەرمم بە ئیشی خراپە بینم و عیبەشم پێ عیبەیە طبعاً تۆ گەر دڵسۆزیشم حەزیشم لە ئیشکردنە حەزم لێ قزمەتی خەڵکەکەی خۆم کەم فەرق و جیاژ ناکەم بەیەک چاو سەیری هەمووی دەکەم
هەموو گەنجەکانی شاری خۆم خەڵ شاری خۆم وەکو خوشک و برای خۆم وەکو ئەولادی خۆم دێتە بەرچانی هەز ناکەم باوەڕ دەکەی ڕەنجی خان نازانم ینی هەمووی بە مناڵی خۆتە زانی ئەدەکە تو وابووی ئەتو دوو لە مەکتەب برین یاسا و قانون و ڕێنمایی خۆی هەیە حیزبەکەشت پەیڕۆ و پرۆگرامی خۆی هەیە ئێلو لا دەدەی ئەگەر چاول لە تەماحی نیە چاول لە گەندەڵی نیە چاول لە دزی نیە چاول لە فەسادی نیە تۆگەر هەموو ئامانجەکەت وە هەموو هەدەفت ئەوە بێ کە تۆ کاری خۆت بکەیت و ئیبداع لە کاری خۆتا بکەی بڕوا ناکەم کەوا سەرکەوتن بەدەست نهێنی لێرە حەز دەکەم کە طبعاً مەڵبەند لە هەموو قەزا و برین پارێزگاکان ئەوەیە کە ئەو مەرجەعە طبعاً ئەو سپاس و ڕێزەی کە لە بۆ من داهات کەشتەکانی خۆم پۆست دەکرد لە برین فەیسبووکی خۆم بەڕاستی ڕێز و سپاسەکی زۆرم لۆ دەهاتم لێرە بە مەڵبەندەکەی خۆم دەرێم کە مەڵبەندی چواردەی ڕێخستنی کوێیە بەڕاستی نیوەی ئەو ڕێز و سپاسی من ئەوانە چونکە ئەوان توانیان کادیرێکی سەرکەوتوو کادیرێکی بە مانای کەلیمە بە هەیبەت ئینسانێک کە کارامەی ئیشی خۆی کرد بە ڕووسپیانە ئیشی خۆی کرد ئەمە سوپاسیوان دەکەم کە خەڵکی ئاوا هەڵدەبژێرن باوەڕ دەکەی لە غیرە ئەحزابی کە زۆر جار جێم لێ بوویتەوە گوتیان ئەمە سوپاسی یەکێتی نیشتمانی کوردستان دەکەی کە کادیری سەرکەوتوو کادیری وەشی جەنابن دەینی ئیشی پێ دەکە ئەو مەدەح دەبی بەدەمی خۆم ئەوە کەناڵێک کەوس بێنە ڕوبەڕووی خەڵک دەبیەوە کە من ئەوم جێ لە خەڵک بوو بێگومانە مەشەگرێتەوە سەر جوانی ڕێبازەکەی سەرمانجا تاوەکو ئێستاش پەیڕەوەکرێت و هەر بەردەوامیشە بێت نەسرەوتن تا سەرکەوتن مامۆستا لە سەرتا شەوە باست کرد بیرۆکەی خزمەتکردن بە سەرۆک مام جەلال چۆن بۆت هات چۆن دروست بوو ئەرشیفێکێک جار زۆری جەناوی مام جەلالی لەو خوێندنگایی بوو طبعاً دەیان ترساندم لەگە ڕێزم دەیانگۆ جەناوی مام جەلال مایە و پێی ناخۆشە و هەتا لۆ خۆی گوتیتی ئەگەر هەر کاتێک کە تا من مابم پێم خۆش نییە یەک کەسی چم لەو کاکەی ئەمن ڕۆیشتم و کۆچی دوایم کرد ئەو کاتە بۆتان هەیە چی لەسەر من دەکەم کەم وەڵامە من ڕۆم لە بەرپرسەکانی کوێنە لێپرسراوان هەر لە قایم جەناوی قایم قامەوە مەسئول ماڵبەند و وا مدیری تەربیەی کۆیە بەڕێبەری پەروەردەی کوێیە طبعاً پێیانم گوتم زۆر گۆچانەکەم لێ دەبا بە کاکە بە ئەو گۆچانە بە من بگەی وڵایی ئەرشیفەکەم پێگوناح بوو دوایە تو خۆ دەزانی دەبی هەموو خەڵکدان بەوەی دابنێ هەموو کەسێک دەبی یەکی گەورەی هەبێ پیاده لەو شاهر هەستت بە خەمخۆری کرد و پێت خۆش بوو کە ئەرشیفێک پێشکەش بە سەرۆک مام جەلال کەس پەرستیە ئەو شایانی وەش بوو جەنابیمە ئەگەر هەر بیپەرست ئەو بوو هەموو کەس بوو هەموو کەس بوو نەشت بینی دوای ئەو کەسمان خێرمان لە خۆمان نەبینی ئەجا ئەم دەوڵەتێکی زلهێزی وەکو ئەمریکا سەرۆکێکی هەیە خێرە ئەم سەرۆکەکەم نەبی ینی بۆ دەیبێ ئەو بواری کە بڵێ ئەو هەمیشە خاوەن سیاسەتێکی حەکیمانە بڵێ دوور لە بەرژەوەندی خوازی و کۆمەڵای لە بۆ کورد کرد جێی نەدایە من هەموو جارش دەرێم ئەوەی ئەمن ئەو لەو هۆڵەی لە بۆ جەنابی مام جەلالیم کرد ئێستش ناکاتە دڵۆپە ئارەقەچی ئەو کە لە بۆ مەی ڕێژ لەو نەکسەنیا بۆ کردبوونەتەوەکانی دیگەش خەمخۆرێکی زۆر ئەجەکە من هۆڵەکەمان دیزاین کرد و وێنەکەم دانا باوەڕ بکەم داچی سێ شەهیدانم هینە و مناڵەکی عەرەبیشم هینە چکە خوێند کارەکانم عەرەب بوون باوەڕ دەکەی داکە شەهیدەکە کە سێ کوڕی کرد بۆ قوربانی ئەو کوردستانە و لەسەر ڕێبازی جەنابی مام جەلال و ئەو حیزبەیە هەزار ڕەحمەت لە گۆڕیبی دایە بەدیعا باوەڕ بکە هاتە ژوورێ هزار نازانم یعنی لەوانێ برم هزار گوتی بە قوربانت بم چای بەڕستمەکەی جەنابی مام جەلالی کەوت دوای ئەوە گوتی ئەوە کاوە بوو کاوە ئەوە سەری زوحاتی پان کردەوە ئەتوی نازانی کچم بەتێ تو نازانی چی کرد کەواتە سیرکە سێ جەرجی بەو کوردستانەیدا کەچی ئەو ئینتیما جوانەی بەرامبەری جەنابی مام جەلال و ڕۆی مام جەلالە هەست بە دڵپڕی شەکەم وەڵا لەو کاتەش دوایە چۆن مناڵەکی عەرەبیشم هینە بەتم بزانم ئەو ئینتیمای چۆنە لە بۆ ئەوەی ئەنجە دەستم کرد بە ئیشەکان زیاد زۆر جوانە من ئەلەوە نمونەیەکم بێتێتەوە زۆر جوانەکە ئینسان یعنی ببێتە نمونەیە کە ئەوەندە خۆی دڵسۆز بکە ئەوەندە لە سای کارەکانی لە سایی ئیشە جوانەکانی ئەو نەخۆی خۆشەویست بکە کە بە جۆرێک کاتێکە مرۆڤێکی وەکو تۆ سەرکەوتوو ئەیگێڕێتەوە باسی ژیانی ئەکات مێژوەی وای گەروی پڕ ئەبێت ئەی چۆن مێژوەی وای بەجێش هەمومان بەسەر بەرزیەوە باسی دەکەین شانازی پێوە دەکەین زین چەند جوانە چکە تو هەموو دەم دەبی ئەوی دەبنێت کە مردنەکەیە کەواتە لە بەرزی مێژۆکی جوان بۆ خۆت و خانەوادەکەت و گەلەکەت بەجێنێلی مناڵە عەرەبەکەشم هینە گوتم أنت شنو رأيك؟ أنت هسه واقف أمام جناب رئيس جمهورية العراق جناب مام جەلال هیچ بەبێ دوو دڵی ئینشاءالله گەورە بوو ئێستا گوێی لێمە ڕێک گوتی
ست انت ما تدرين؟ انا مش قلتم لا والله، بس انت قول، انا ما ادري، انا كل شيء ما اعرف. قلتي ست هذا امن لنا السلام باور بك بولي دوي سرتاي او قصي او بو باشا بو من هتا دمرم يعني سپاس گزاری او پیاوە گەورەی نەبم کە هیچ نەما لە بۆ مینەکە. ئێستاش دوو ڕۆڵەی لێوە بەجێشتینە سپاسیان دەکەین لەو ئیدارە ئەوانش بەردەوامن لە سەرکەوتون لە ئیدارە. بەڕاستی ڕەنجین خان حتا نییە ناو ئیشکردن نازانی چەند قورسە لێرەوە سپاسیان دەکەم، دەستخۆشیان لێ دەکەم و زیاتریش جەنابی کاک باوەڕ. بەڕاستی شۆڕشەی چاکسازی دژی گەندەڵی فەسادی دەستی پێکردی ئەمە لێرۆ دەرێم ئەو هەناو بەحەسێتەوە کە جەنابتی لێ هاتۆتە دەرێ. بەڕاستی ئێستا خەڵک هەناسە چی دەدا کە نەجاتمان بی لە دەستی ئەوان زۆر بە لێ شاوەی کردێ گەندەڵی فەسادی. ئەمن سوپاسی دەکەم کە دەستی کردێ بۆ شۆڕش ڕێگرێکە لە هەموو ئەو گەندەڵیان باوەڕ بکە لەوانەیە ئەو کەم دەریک بۆی بکە، بەڵام لە خوارەوە هەموو جەماوەر سپاسی دەکەن وا لە سەروی هەمووشیانەوە من لێرەوە پڕ بەدەم پڕ بە قوڕجی خۆم سپاسی دەکەم، دەستخۆشی لێ دەکەم. سپاسێکن سەر باپو هەمیشە بەردەوام بە لە خزمەتکردن. مامۆستا تۆ ئامانجەکەت هەبوو لە خزمەتکردن بە دروستکردنی هۆڵە ئەرشیفەکەی سەرۆک مام جەلال، ئەمە توانی ئامانجەکەی تۆ بپێکێ؟ طبعاً ئاسیرکەم ئامانجەکەی من لە یەک شتی بچووکەوە پێشانە دەمەوە. ئەگە من بەو پێشینەکەمێ پێم ڕاست نەدەبەوە، بەڵام ئەوەندەم خزمەتی شارەکەم کردبوو خەڵک وەفا وەلای هەیە، دڵسۆزی هەیە بەرامبەر من. باوەڕ بکە ئەوی تەکلیفم لێ کرد نەیگوتنە، یعنی هەمووی هاشانی دابەرێ. مامۆستا ئەو شوێنانەی کە زیاتر ئەرشیفەکانت لێ کۆ ئەکردەوە پێما بێ شاری بەغا بوو؟ بەڵێ لێرەوە سپاسی خانەوادەی جەنابی مام جەلالی دەکەم، ئەوان زۆر هاوکار بوون. هەموو ئەرشیفەکانی جەنابی مام جەلالیان لۆ نارمەوە و لە سەردەستی سوپاسی دادەهێرۆی دەکەم لێرە ئینشاءڵڵا تەندروستی باشە و سەلامەتە. ئەو سوپاسی دەکەم کە قەت لە بیری ناکەم لەسەر بڕیاری من و داواکردنی من کە هاتووەڵا ئەرشیفەکەی جەنابی مام جەلالی لەگەر کردمەوە. ئەوش زۆری پێخۆش بوو، حەزی کرد دەوڵەمەند بی ئەو هۆڵەیە. بەڕاستی ئەگەر دریک بە گرنگی ئەو هۆڵەیە بکەن، تەنها ئەو هۆڵە لە بۆ جەنابی مام جەلالی نییە، ئەو پەیامێک بوو کە مامۆستایانی کۆیە دەتوانن لە مناڵی قائیدێک دروست بکەن. هەرچەندە جەنابی مام جەلال خۆی مەوهیبەی تێدا بوو، خۆی سیفاتی قیادی تێدا بوو، ڕەوشبەرز و جوان بووە. لە زمانێک ژیایە جەنابی مام جەلال ینی لە چلەکان هەمان تەقەشفی ئیداری و پیسترین زڕوو بووە، هەموو خەڵکیان بە نەهامەتی و فەقیری و هەژاری بردێ. باوەڕدەکەی ڕۆژانەکەی خۆی دایتە خوێندکارەکان هاوڕێکانی بۆی تووشی هیچ نەبن. زای ئەو چێکردی باوەڕدەکەی لە پۆلەکەی خوێندکاردان شتێک پێخاوسی و قۆنەرەی لە پێنیە. باوەڕدەکەی ئێواران لەگەر مامۆستا ئەوانە فێری کردم، ئەوە فێری و دڵسۆزی و وەفای دەکە. باوەڕدەکەی ئێواران مایتەوە لەگەڵ مامۆستاکەی لەبەروی یەک ژووری بچووک بووە، ینی ژووری خوێندنەکەیان فانۆس و لالە بووە. ئێجا فانۆس نەبووە، نازانم چییە، ینی قودوەک بوو، سەرکی لەسەر بوو چکەما بوو پێشانیاندام. ئەوەی خەڵکشتی لابوو دایەوە پێم لە بۆ ناو ئەرشیفەکەی داینێم، نازانم چی پێدەرم، قوتوەک بوو، فتیلە چی تێدا بوو، دەیسەڕیەوە جوان و نەوتی تێدەکرد، نازانم ئەو فانۆسیش بە بەدەستیانەوە گرتێ لە بەروی لەگە مامۆستاکەی گەڕایە. ئەنی سیر کەوشانی چەند جواب بە باوەڕدەکەی بەس لەوەی زمانی کوردی نەکرێتەوە عەرەبی یەک شۆڕشی کردیە. ئێستا دەستخەتی خۆی لامە کە نووسیتی دەستنووسی خۆیتی کە نووسیتی ئەمە بە هیچ شێوەیەک ڕازین زمانی کوردی بکرێتەوە عەرەبی. ئەنجە شۆڕشەکیشی کردێ دوای ئەوە. باوەڕدەکەی هەموو بەیانیان بەس بۆەوەی غیرەتی خوێندکارەکان و تووشی هیچ نەبن و کۆیلە نەبن و تووشی نەهامەتی نەبن و فەقیری و هەژاری نەبن بە قوتیان دروست بکە، هەموو بەیانیان خیتابی لێدایە. دەزانی هەر لەسەر خیتابی جەنابی مام جەلالی وەفد هاتیە لە بەغدا ویستیتیان ئەو کوڕی فەسڵ بکەن. ئەنجا مامۆستایەک لێرەوە هەزار ڕەحمەتی لێبی، ئەمسا کەمال عەبدولقادر نەشئەت، ئەو لێ لە مدیری هەڵسایتەوە ئەو کاتەیە گوتیوە
چی فەسڵ بکرێ ئەسڵان حەقە پەیکەرێکی نمونەی لە زێڕی لۆدا بتاشرێ لە بۆ جەنابی مام جەلالی زانم سفاتە جوانانە چت فێر دەکەم یعنی ئەمە چیمان لەوی کەم بامەش هەر نەبێ ڕێگاکەی وی بگرین لە بۆ شارەکەی خۆمانوانەی جوانی بۆ بەجێشت من ڕەنجی خاندرم ئەگەر ناتوانێت قەسر و سیارە و وێلا و قەمەرە بۆ مناڵەکانت بەجێبێری دا مێژوەکی جوان بەجێبێ لە بۆ مناڵەکان و بۆ گەلەکەت بە هەتا ماینشانازی بە بەدەیان ژنی کۆیە بکەن بەدەیان ژنی کەرکووکۆ بکەن بەدەیان ژنی کوردستانەوە بکەن ژیان چی خۆ نامری لە برسە زۆری ناخۆم کەمی دەخۆم بە قەناعەتەوە دەژیم ینی ئەگەر ئەوانە قەناعەتت بەخۆتینە ئەو دڵسۆز و وەفایە لا دروست بوو باوەڕ بکە لە هەموو کایەک ئەتو سەرکەوتوو دەبی باوەڕێکی زۆرجار بە هاوسەرەکەی خۆم دەرم دەرمەگەر لیواکەتم بدێ ئەم سەرکەوتوو دەبم زانیت هەر شتێک بە دڵسۆزیەوە بە جددیەوە بە وەفاوە بە وەلاوە کردیت پیسی و خیانەت و دزی و گەنداڵی و جەردەی لەناوبەر بردە دەرێ باوەڕ بە سەرکەوتوو سەرکەوتووەبی کارامەبی هاتووەبی بە کاریزما دروست دەبی کەس لە حەقن نایە دەست خۆشمان وساگیان زۆر خۆشحاڵ بووم ماشەڵڵا قسەکردنیشە زۆر خۆش بوو قسەکردن لەگەڵ تۆیە خۆشەکەەوە بەردەوامی پێ بدەی بەڵام کاتی پرۆگرامەکەمان بەرەو کۆتا ئەچێت من پێم خۆشە هەر میوانێکم هەر خانمێک بە تایبەتی کاتێکە دەبێتە میوان لە پرۆگرامەکەی منە لە کۆتاییە پەیامی خۆیان ئامۆژگاری خۆیان ڕێنمایی خۆیان بۆ ئەو خانمانێکە تەمەنێکی کەمیان هەیە سەرەتایانە ئامانجێ خەونێک چکە هەمومان خاوەن خەون و ئامانج و خولیاین ئەیانەوەی هەوڵی بۆ بدەن بەڵام ناتوانن لە ترسی کۆمەڵێک هۆکار ڕێنمایی تۆ بۆ ئەو کەسانە چییە بەتابەتی بۆ خانمان ڕەنجی خان تەمەنێکم بردیە لە ناو کایەی سیاسی و پەروەردە و ئیدارەدان من تەنها ڕوو لە کچان و ژنانی هەموو کوردستان دەکەم تکایە ئەمە لە ناو کۆمەڵگایەکی پابەندین بە عادات و عرف و تەقالیدی ئیسلامەتی خۆمان تکا لێ دەکەم مەکەوە ژێر باڵی دوو خاڵەوە ئەو دوو خاڵەی مەکە ئەوی دیکە ئەتو سەرکەوتوی باوەڕکە نەکەوێ ژێرباڵی ئەو دووە ئەو دویان بەڕاستی ژنی وێران دەکەن چونکە ئەمە دوو ڕەگەز بەیەکەوە دەژێن ڕەگەزی بەرامبەر تەنها بۆ دوو شتەی پێت دەوێت ئەوی کە پێت ناوێری کەواتە تو ئەگەرە و دوو شتەیە نەکرد تکایە ئاگال لێ دەنا باوەڕ ناکەم ینی لە ١٨ کۆمەڵگای کوردی بەرەو پێشەوە چووە ئەمە ئێستا زۆر بەگلەین لە حکومڕانی خۆمانەوە بەڵام عەرەب دەرێت جەڕەبغێری بعدەن شوفێری حتا یەکی کە تەجروبەنەکەی خێری کوردستان نابین باوەڕ بکە بڕۆ دەرەوە بڕۆ ئەوروپا بەبێ منەتانە بگەڕێ بەڵام بەخوا ناگاتەوە ئێرە ینی زۆر بە ئازادیەکی خۆش هەیە بەڵام ئێمەی ژنان دەبێت ئەمە ئاگامان لە خۆمان بی کەسایەتی خۆت بپارێزی ئەوی دیکە زۆر زۆر ئاسانە طبعاً جاری یەکەم نا دووەم نا سێم چوارەم هەوڵی لێ بدا سەرکەوتوو دەبی هەموو شتیش بە ڕاوێش خۆشە بەتون دووتی ژینە دەتوانی لەگە باوکت دانشی براکانە دانشی ئەگەر نەتوانی لە خۆت بگەیە بیرۆکە و یان مشکی باوک و براک دەتوانی کەسانێکەنە لە لیان نزیکە دەتوانی بەوانەوە تەکلیف بکەی و دەگەی بەڵام دامەنیشە لە ماڵەوە ئیش بکە ئێستا ئەلحەمدوللا زۆر باشە ئەنی خەیاتی ئێستا زۆر ژن لە ناوەندی ئیشن کۆمەڵێک کار هەیە بەڕاستی بازاری بەڕێوە دەبا نەکارکایی ئیداریەوە و ژنیش سەرکەوتوترە لەگە ڕێزم لە بۆ پیاوان کە لێم عاجزنە بن لەبەر وێمە ئیداری لە ماڵەوە و دەرۆش ئیدارەکەواتە دوو ئیداری دەزانی لە چاوپێوە دەست خۆشمان ساگیان من تێنووسێکم تایبەت کردو بە پرۆگرامی پێشتەوان جا پێم خۆشە دەستنووسێکی خۆتی تیا بێ سەبارەت بە چۆنەتی بەڕێوەچوونی پرۆگرامەکە بێ یاخود پێشنیارت بۆ میوانی داهاتوو یان هەر پرۆگرامێکی دیکە بێت لە داهاتووە پێت خۆشە چی خانێکی سەرکەوتوی دیکە بانگهێشتی پرۆگرامەکەم بکەم حەزەکەم وەکو یادەوەریەک بمێنێتەوە بۆ من سپاس منۆیەم پرۆگرامیشە سەرچاوان چیم دەستخۆشی لێ دەکەم خاتونە چی بوێر هاتێبەر چاوی کامێرا و میدیا و ئەو کەناڵە جوانەی کە هەم جەنابی مام جەلال دروستکەری بووە بەڕاستی جێگەی شانازیە ئەمن زۆر پشتیوانی کچان دەکەم زۆر پشتیوانی ژنان دەکەم زۆریان تەشجیع دەکەم زۆریان هان دەدەم بەڕاستی ژن ژیانە ژیان ئەم هەموو جارە دەرێم ئەگەر سێ بەشی خۆشی بێت چوار بەشبی سێ بەشی خۆشی بێ ئەو سێ بەشە ژن دروستی کردووە طبعاً لە پشت هەموو پیاوەکی سەرکەوتوش ڕاستە پیاوان سەرکەوتوونە ئازانە بەجەرگن بەڵام لە پشت هەموو پیاوەکی سەرکەوتوش ژنێکی سەرکەوتوو هەیە سپاسی جەنابت دەکەم
بەڵێ خۆشەویستانمێکێک لە یاساکانی پرۆگرامی پێشڕەوان ئەوەیە کە هەر خانمێکی سەرکەوت و کاتێکە لە هەر بوارێکا بێت بواری سیاسی بێت یاخود بواری ڕۆشنبیری بواری ئەدەبی بواری بەڕێوەبردن لە هەر بوارێکا بێت کاتێککە بانگ هێشتی پرۆگرامەکەی من ئەکرێت ئامانجمان مەبەسما کە من پێنووسێکی یادەوریم ئامادە کردو تابەت بە پرۆگرامەکەم کە ئەمە بۆ خودی خۆمەگەڕێتەوە تێدا هەموو دەستنووسی ئەو خانمە سەرکەوتوانە وەکو یادەوەریە کە ئەمێنێتەوە ژیانی من دەڵە یادگاریە و هەردەم ئەمێنەیە لەش لە ژێر خاکە گڵ ئەیڕزێنێ بۆیە منیش ئەمەوێت یعنی ئەمانە ئەم خانمە سەرکەوتوانە و چەندین خانمی دیکەش کە لە پشتی پەردەوەن دەرنەکەوتون بەڵام توانیویانەکەەوە خزمەتێکی باش بە کۆمەلگا ببەخشن ئەمانە ئەبنە جێگەی شانازی بۆ من کە دەستنووسێکی خۆیان لەم تێنووسەدا هەبێت. مامۆستاگیان دەست خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم ئەرکیس لە شاکە ئەمڕۆ ئامادە بووی لە کەرکووک بە خۆشحاڵیەوە گەورەمانەت کرد جێگەی شانازیت بۆ ئێمە ئومێدەکەین توانی بتمانکەوە حکمان بە توانەکانی تۆدا بێت ئێمە لە پێی بەشداربوونت لە پرۆگرامەکە قەڵغانێکی ڕێزێنان مامۆستای خۆشەویست ئامادە کردووە ئومێدەکەین کە بەدڵت بێت فەرموو. زۆر سپاس. منیش دەستکە گوڵەکی جوان وەکو خۆت جوان کەشکارێکی لێ هاتوو هەستەکەم کەشکەشت بکەم خۆشحاڵی و شایەنتە جوانیشی ماشەڵڵا خۆ جوانن مامۆستا ماشەڵڵا بەم لە کوردیانەشە زۆر جوان دەکەوتین من کردومە بە یاسا لە پرۆگرامەکەمان کە بەجلی کوردیەوە گەورەمت کردە سپاس بۆ دیارێکات. بەڵێ خۆشەویستانم لێردا هاتیینە کۆتای پرۆگرامی ئەمڕۆی پێشڕەوان ئومێدەکەم کاتوانی بێتمان ئەم خانمە کارامەیە لێ هاتووە بە ئەزمونە حەقمان بە توانەکانی دابێ بیریشم نەچێ سپۆنسەری سەرەکی جلوبەرگەکانم جلە کوردیەکانم کە ئەمڕۆ ئەم ڕەنگەی بۆم تەنسیخ کردووە ئەم ستایلی بۆم گونجاندووە بەرگدور و دیزایانی خۆر لە گەڕێکی ڕەحیماوە لە شاری کەرکووک ئێوەش دەتوان بۆ تەنها جارێک بێ سەردانی بکەن و تاقی بکەنەوە دەڵێ باشترین بەڵگە تاقیکردنەوەیە. ئومێدەکەم توانین بێتمان خزمەتێکی باشمان بە خانمە کرد بێت تا بەرنامەیەکی تر و خزمەتکردن بە خانمێکی دیکە لە کایەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.